بینەریتیوار سڵاوتان لەبێت تابانجاف و سێ هەواڵتان پێشکەش دەکەم سەرەتاش سەردێڵ لە کەناڵێکی هەشتی شعبیەوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە هەوڵدان بۆ دروستکردنی هەرێمی سونی تۆمەتبار دەکرێت. بریکاری وەزارەتی دارایی عێراق حکوومەتی عێراق ناتوانێت ڕاستەوخۆ موچە بۆ هەرێم خەرج بکات. وەزارەتی پەروەردە بۆ مامۆسایانی ناڕازی هیچ بوارێک نییە تا گۆڕانکاری لە ساڵنامەی خوێندن بکرێت بۆیە دەست بکەنەوە بە دەوامکردن. لە چاوپێکەوتنێکدا لە کەناڵێکی سەر بە هەشتی شعبی حەیدەرمەلا ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق لە ئیتیلافی یەکێتی هێزە نیشتمانیەکان دەڵێت بیرۆکەی هەرێمی سوننا لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە پشتگیری دەکرێت. هەر لە چاوپێکەوتنەکەدا حەیدەرمەلا دەڵێت تاکە سەرکردە و کەسایەتی کا سەرجەم کورد و هێزە سیاسیەکان ڕێزی بیر و بۆچوون و بەڕیارەکانی دەگرێن مەسعود بارزانیە. ئاویش لەسەر بنەمای فیدراڵیەت و هاوشێوەی هەرێم پشتگیری لە دروستکردنی هەرێمێک دەکات بۆ سوننەکان. ئەمە لە کاتێکدایە حەیدەرمەلا ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵانی 2010 بۆ 2014 با کەسایەتێکی پۆپۆلیستی لەسەر ئاستی شەقامی عێراقی ناسراوە و گوتاری خۆی لەسەر دژە کورد بنیادناوە. پێشتریش لە لێدوانێکیدا گوتی کەرکووک پارێزگایەکی عێراقیە و هەر بە عێراقیش دەمێنێتەوە. مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق دەڵێت بە پێی دەستور حکوومەتی عێراق ناتوانێت موچە یان هەر خەرجێکی دیکە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. مەسعود حەیدەر لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە ڕاستەوخۆ لە ڕێی بەغدادەوە نووسیوێتی بە پێی دەستور حکوومەتی عێراق ناتوانێت ڕاستەوخۆ موچە یان هەر خەرجێکی تر بۆ هەرێم خەرج بکات. هەموو مامەڵەیەکی نێوان هەرێم و بەغداد دەبێت لە ڕێگەی دام و دەستگا فەرمیەکانی هەردوو لاوە بێت کە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵین ئاماژەی بەوەش کردووە بە پێی یاسای بودجەی ساڵی 2023 دەبێت حکوومەتی فیدراڵی مانگانە 775 میلیارد دینار موچە بۆ هەرێم خەرج بکات لە ڕێگەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە. دەشڵێت هەر بابەتێک لە دەرەوەی ئەو چوارچەوەیە یاریکردنا بە هەست و سۆزی موچەخۆرانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ناتوانێت جێبەجێ بکات چونکە پێچەوانەی مادەی 117 و 121 دەستورە. وەزارەتی پەروەردەی هەرێم لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردەوە موچە مافێکی بنەڕەتی مامۆسایان و فەرمانبەران و سپاسی ڕۆڵی دڵسۆزانەی مامۆسایان دەکەین. هەموو لایەکیش دۆخی دارایی ئێستای هەرێم و هۆکارەکانی دروستبوونی ئەو دۆخە دەزانین تا ڕوبەڕووی کوردستان کراوەتەوە. ئاماژەی بەوەش کراوە زیاتر لە 2 هەفتەیە دەوامی ناوەندەکانی خوێندن دەستی پێکردووە بەڵام لە هەندێک ناوچە دەوام نەکراوە. وەک ئاماژەمان پێدا موچە مافی بنەڕەتی مامۆسایان و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی بەردەوامی بەدەستهێنانی شایستەدارایەکانی کوردستانە لە حکوومەتی عێراقی فیدراڵ. داواکارین با زووترین کات دەست بە پرۆسەی پەروەردە و فێربوون لەو ناوچانە بکرێتەوە چونکە دەرەنجامەکانی بایکۆت لە ساڵانی ڕابردوو زیانی هەبوو هیچ بوارێک نییە تا گۆڕانکاری لە ساڵنامەی خوێندن بکرێت. لە 13 ئەیلولەوە لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان باشێکی مامۆسایان و وانەبێژانی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوامیان کردو و ناچنەوە هۆڵەکانی خوێندنەوە بەهۆی وەرنەگرتنی شایستەدارایەکانیان و دانەمەزراندنی مامۆسایانی وانەبێژ. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شەد.